هەفتەیەک لە ساڵی نوێ تێپەڕی و هێشتا دابەشکردنی موچەی مانگی 11 موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو نەبووە. چارەنووسی موچەی مانگی 12ش لە هیچ شوێنێکەوە دیار نییە. هاوکات حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم خۆی بە بەرپرسیاری موچەی مانگی 12 نازانێت و دەڵێت عێراق پارەکەی نەناردووە. وەزارەتی دارایی عێراق بۆ موچەی مانگی 12 ساڵی 2024 بڕی 441 ملیار دیناری ناردووە. هەرێمیش دەڵێت ئەم بڕەپارەیە لە نیوەی پارەی پێویست بۆ موچە کەمترە. بەڵام وەزارەتی دارایی فیدراڵی هۆکاری نەناردنی پارەی دیکەی بۆ ئەوە گێڕاوەتەوە کە هەرێم تا ئێستا داهاتی ناوخۆی ڕادەست نەکردووە و پارەی موچەش لە بەشە بودجەی هەرێم تەواو بووە و ناتوانن گواستنەوەی دیکەی بۆ بکەن. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی عێراق ڕایگەاندووە هیچ گوژمە پارێکی دیکە بۆ موچەی مانگی 12 بۆ هەرێمی کوردستان نانێرن، چونکە هیچ ڕێکار و دەسەڵاتێک نییە ڕێگە بە حکوومەتی فیدراڵی بدات کە پارەی دیکە بۆ هەرێم بنێرێت و ئەگەر پارەی دیکە بنێرن بۆ موچەی مانگی یەکی ساڵی نوێ دەبێت. هەروەها سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەاند وەزارەتی دارایی عێراق بە نووسراوێک کە لە سیویەکی 12 2024 دەری کردووە دەڵێت دوایین گوژمە پارەی موچەی مانگی 12 فەرمانبەرانی سەربازی و مەدەنی و خانەنشینان و تۆڕی کۆمەڵایەتی و کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوانی بۆ هەرێمی کوردستان ناردووە و پارەی دیکە نانێرێت. هەرێمی کوردستانیش پارەی موچەی مانگی 12 خەرج کردووە و موچەی مانگی 11 پێداوە. پێشتری شۆخان عومەر بەڕێوەبەری بانکی مەڵکەندی لە سلێمانی ئاشکرای کردبوو وەزارەتی دارایی هەرێم داوای لێکردوون لیستی موچەی مانگی یەکی ساڵی 2025 ئامادە بکەن و بۆیان ڕەوانە بکەن. هەروەها میدیای نزیک لە یەکێتی نیشتیمانی کا پێگەنەری سەرەکی حکوومەتن بڵاوی کردووەتەوە موچەی مانگی 12 2024 پاشە کەوت دەکرێت. دەمانەوێت ئەو پەیامە بگات کە حکوومەتی هەرێمی کوردستان خواستی ئەوەیە کە لەلایەکی دیکەوە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان ڕایگەاند ڕۆژی چوارشەممە هەشتی یەک ئەنجومەنی وەزیران کۆ دەبێتەوە و تەواوی بڕگەکان بۆ بابەتی دارایی و موچە تەرخان دەکات. هەروەها راپۆرتێک لەبارەی دۆخی دارایی ساڵی 2024ەوە دەخرێتە ڕوو. پێشبینی دەکرێت لەم کۆبوونەوەیشدا ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم جارێکی دیکە پاساو بۆ دابەشنەکردنی موچە بهێنێتەوە و بەرپرسیارەتی بێموچەی بخاتە ئەستۆی حکوومەتی فیدراڵی. بەمەش هەمان سیناریۆی ساڵانی ڕابردوو بۆ خواردنی موچەی دوای مانگی ساڵ بە شێوەیەکی نوێ دووبارە دەکرێتەوە.